ئەو بربەستانەی بۆ زەویزاری کشتوکاڵی جوتیارانی تۆپزاوە دروست کراوە هێشتا بە تەواوی هەڵنەگیراوە، بۆیە جوتیاران لە مانگرتن بەردەوامن. ئەمانەی لە نێو ئەم خێمەیەدا کۆبوونەتەوە جوتیارانی کورد و تروکمانن. ئەم خێمەیان ناوناوە خێمەی ناڕەزایی. هەر لێرە خواردن دروست دەکەن، پێکەوە نان دەخۆن و ئەرکاینیەکان جێبەجێ دەکەن. السبب شنو؟ لأن احنا مو مواطنين. هاشمبەگ تروکمانە و خەڵکی تڕکەلانە. ڕۆژانە دژی هەوڵی داگیرکردنی زەویەکانیان لەلایەن سوپای عێراقەوە دێتە ئێرە بۆ مانگرتن. ئەو پێی وایە ئیدارەی کەرکووک دەستی هەیە لە قوڵبوونەوەی ئەم کێشانە و عەرەبی هاوردە و سوپای عێراق بە هاوکاری ئیدارەی کەرکووک دێنە سەر زەویەکانیان. بس محافظ عربي كركوك اما مواطن عراقيين اما خلق منطقنين بدوايي تابو اصلي كمان تابو عثماني كمان سحبيان كردوا دايان لوزارة الدفاع تابو اصلي كان لا وزارة الدفاع اما ورقية دايان بيمن صورة قيدك. والله طبعا عسكرية حكومة محافظة لمحافظة تكسني خطي محافظة ده بعد محافظ ده شبدان اخوي حمود شاطنا به محافظ بقت اللزقة قشت ده كان زمان دفاع عليه انا كابو الا بل هو خلق الراجل. ئەم زەویە کشتوکاڵیانی کورد و تروکمان ماوەی زیاتر لە 6 ساڵە لە پلانی کشتوکاڵی دەرهێنراوە. ئەو دیانەی ئێمە ئەم قەزیە لەسەرکی هەموو کارت خۆتەیە. ئیدریس لە گوندی تۆپزاوە خەریکی کاری کشتوکاڵیە. دەڵێ لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لەلایەن فەرمانگەی کشتوکاڵەوە هیچ هاوکاریەک ناکرێن و ساڵانەش کێشە بۆ وەرگرتنی گەرمەکانمان دروست دەکەن، بۆیە نازانین داهاتووی ئەم زەویانە بەکوێ دەگات. دوای 16 ئۆکتۆبەرەوە یەک فەلاحێک نییە خەمێکی مای وەربگرێت، بۆی نییە تەسویق بکات. تەسویقەکەش وەک خێرە ئیستەنیات ناو ئەم فەلاحانە هەموو چییە؟ پێڵێن ئەمە خارج خۆتە. ئێمساڵ ئێستا بڕۆ هەر فەلاحێکمان 100 تەن گەرمی هەیە لە عەرزەکە. بۆی نییە تەسویقکە ناتوانین. ئەڕۆی بە خێرە وەستی لە دەرگای شعبەی زەراعەکە وەستی وەک خێرت پێکا خێر. لە دوای نزیکەی 10 ڕۆژ لە مانگرتن و خۆپیشاندان ئەوەی جوتیاران بەدەستیان هێناوە تەنها ڕێگەدانە بە دوورینەوەی زەویزارەکانیان. داواکارەکانیان سەبارەت بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی سەردەمی بەعس و ئەو بڕیاری کە سوپای عێراق دەیەوێت ڕووپێوی لەسەر زەویزارەکانیان ئەنجام بدات وەکو خۆی ماوەتەوە. دیلان بەرسان کوردستان 24 کەرکووک.